بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون، أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. أمر 26/2025 بەرامبەر بەیەکی محەڕەمی 1447 بەداخەوە هەواڵی کۆچی دوایی مامۆستا و هەمووی گەورەمان خالید ڕەنجدەرم پێگەشت و بە بیستنی دڵخەمبار و تاقیکردنەوەیەکی تری گەورە بەرۆکی کردم. إن لله ما أخذ وله ما أعطى وكل شيء عنده بأجل مسمى. مامۆستا خالید پیاوێکی گەورەی ناوڕابوونی ئیسلامی بوو. لە سەرەتای داوێتی و پابەندیەوە بە زووترین کات ئەبەڕای لە ڕژێمی بەعس کرد و بڕیاری هیجرەتی دا و ساڵانێک لە ناڕەحەتی و ئاوارەی وڵاتی ئێران و پاکستان لە غەریبیدا ژیانی بەسەر برد. پاشان بەهۆی نەبوونی ئەمان و کێشە و شەڕی ناوخۆی کوردستان تەشریفی هێنایە وڵاتی نەرویج بۆ درێژەدان بە کاری بانکەواز و کاریگەرێکی باشی بوو لەکردنەوە و بەڕێوەکردنی مزگەوتی ئیمان و دەرکردنی کۆفار و چەندین بڵاوکراوی بەسوود بۆ خزمەتی ئیسلام و پشتگیری لە دۆزی ڕەوای کورد. ڕەمزبەرێکی ماندوو لە ناس و لە کاردا ورد و حەکیم بوو. بە بەرنامە و نەفەسی درێژ و بە ئارامی ڕوبەڕووی کێشە و ڕووداوەکان دەبوویەوە. هەمیشە بە خەمی موسڵمانان و ئیسلام هێوە بوو. مای هیدایەت و مامۆسای دەیانی وەک شەیخ سەید عەلی ئامۆزای بوو. پیاوێکی دڵسۆز بە وڵات و کەلەکەی بەردەوام حەزی بە ئاشتی و یەکگوزینی و ماڵی کورد دەکرد و چەندین مسراوی بەسوودی هەیە لەو بارەیە و بەشدار بووە لە چەندین کۆنگرەی نەتەوەیی و وتار دەرگری کردووە لە مافی ڕەوای کەلەکەی. مامۆستا خالید برایەکی دڵسۆز و خەمخۆر بوو بۆ مامۆستا کرێکار. ڕاوێژکارێکی دانا و زانا بوو. لە بەرامبەر هەموو هێرشێکی ناڕەوا و ناحەزانەی سیاسی و ئیعلامی و دادگاکانی نەرویج زۆر بە توانایانە دەوەستایەوە. لە فەزلی خوای گەورە و قەڵایەکی بەهێز بوو بۆ جەنابی مامۆستا و خانەوادەکەی. بەویستی خوای گەورە لە پەکخستنی یەکەم هەوڵی خواردنی جەنابی مامۆستا کرێکار لەلایەن ئەمریکا مخابەراتی نەرویجەوە دەوری کاریگەری هەبوو. دەست بەجە پۆلیس و پارێزەرەکانی ئاگادار کردەوە و هەوڵەکانی پوچەڵ کردەوە. ئەوانش لەو داخەوە بە تۆمەتی پاڵمان بە پۆلیسەوە ڕوبەڕووی دادگایان کردەوە و 21 ڕۆژ بە نەحەق زیندانیان کرد. بەداخەوە من کەماوەیەکی کەم لە نزیکی ژیان، بەڵام ئەلحەمدولیلا زۆربەیش لە ئەزموونی بەڕێزیان وەفێر بوو. زوو لەوانە و ئامۆژگاریەکانی زەمانی پاڵتاک و دواتر لە فەیسبووکەکەیانەوە. خۆم بەبەختەوەر دەزانم ناسینی ئەو پیاوە گەورەیە و لەم حاڵی زیندانەوە تەنها سەردەخەنە و پێکەنینی شیرینی لە پێش چاومە. بەڕاستی خەسارەیەکی گەورە بوو بۆ خانەوادەکەمان و پاشان لە موسڵمانانی کورد. بەڵام حکمەتی خوای گەورە لەسەر هەموو دەداوە و حەزێکی ئێمە هەیە. لە ناسینەوە بۆ پیاوە گەورە و بەڕێزە شایدی دەدەم کە خوای گەورە و پاشا پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لە هەموو شت زیاتر خۆش نەویست. شایدی دەدەم سەرخست و سەرکەوتنی شەڕی خوا موسڵمانانی لە هەموو شتێکدا گرنگتر بوو. شایدی دەدەم پیاوێکی خۆڵ بە کەمزان و سادە لە جلوبەرگ و مام و سیارە و بێفیز و دنیا نەویست بوو. شایدی دەدەم پیاوێکی بەخشندە و بەربەزەیی بوو. بەجێ هێشتی بەبێ قەڵەکەکردنی سەروەت و سامان و موڵکی دنیایی. شایدی دەدەم کە هاوسەرێکی باش و باوکێکی باش و برا و مامێکی باش بوو. هەموو جا خۆشم ویستی و خۆشم دەوێت تەنها لەبەر خوای گەورە هەمیشە لە یاد بێت وەفات دەبوو بەرامبەر بە خانەوادەکەت. خوای گەورە بلێت بەرز بکات و جێگەل لە بەرزەخ و بەهەشت فراوان و دڵگیر بکات. خوای گەورە لێ ڕازی بێت و لە تەواوی هەڵە و گوناحەکان خۆش بێت. خوای گەورە ڕێزی نەبڵاوت لێ بنێت و لە فیردەوسی ئەعلا کۆمان کاتەوە و شاد بینەوە بە یەکتر. خوای جان ئەبو فاروقی ئێمە دراوسەی بەرزەخ و بەهەشتی عومەری فاروق بێت لە خزمەتی پێغەمبەری ئەکرەمدا صلی الله علیه وسلم. لە کۆتاییدا داوای سەبر لە خوای گەورە و سەرخۆشی لە تەواوی خانەوادەکەمان دەکەم بۆ ئەم بارە قودسە. زانا هەمەوەندی زیندانی ڕۆسانۆ 26/6/2025.